خۆشەویستانم کاتتان باش خۆشحاڵم لە یومی خولی نایە بیرانێ لە خزمەتان داین بۆ گواستنەوەی یاریەکە لە ناو یاریگە ئازادەڕەش لە شای ڕانیە خولی نایە بیرانێ بەردەوامە ئەمڕۆ لە دۆم یاریگە هەردوو تیپی ئاسۆس و ڕێناس بە یەک گەیشتون سەرەتا یاریەکە و لە ئێستادا ئەنجام تەنها 0-0 بەڕێزان خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵتانین لەگەڵ هاوکارم پێشتوی ئیبراهیم لەگەڵتان بەردەوام ببین ڕۆژی خۆشەویستی براتان بە بۆغازی بۆ گواستنەوەی یاریەکە لەگەڵتانین لەگەڵ هەردوو ڕێناس ئاسۆس لە ئێستادا ڕێناس لەلایەنی ڕاستەوخۆ تیپ ماگوڵفێکی زۆر باش ئیسان کردو بە یاری ئێوە دەکەن وسە گۆڵ یەکتر کۆبدای یاریزانانی تیپی ڕێناسا پێشێک لەلایەنی ئاسۆسەوە ژمارەکە یاریزانی
بێگەشتن پێکهاتەی پێشێک هاوڵ لە بەژۆرگی پیاسۆس پێکهاتەی یاری پیاسۆس جێگل شڤان و ئەمەد حەدی زانا پێشەوە سەربەست محەممەد ڕەواز ئەلمان عوسمان پێکهاتەی سەرشی ئەمیاری ئاسۆسن پێکهاتی تیپی ڕێناز گەشتی عەبدوڵڵا محەممەد جاسم ئەمە یادا شوان سێزین سەفینەوە شاکارپێکی نامۆڵان بڕوا ماریۆ سالار ئاخر مێدمەلا هەڵشۆ سێن داوەری هەرێکە وعلی محەممەد قادر بلال هەرم عەبدوڵڵا لەگەڵتانین بۆ گواستنەوەی یاریەکە سپاسان دەکەین گە دەتوانین دواتر لە دوای کۆتایی هاتنی گەمی یەکەم لە تەلەڤیزیۆن نیشان بدرێتەوە یاریەکە بەردەوامە بە ئەنجامی 0-0 ئێستادا بەخێر یاریەکە دەستووە بەڕای ئێوە کام لە تیپە دیباتەوە دەتوانن پێشبینی خۆتان بۆ یاریەکە بکەن Renat, Marada. Fazla Disney Milliyeten شوێنی ڕۆژنامە نووسانی جا کردەوە لەناو یاریە ئازادەڕەش ئێستا لە شوێنێکی بەرز و باشتر توانین وێنەکان بگوازینەوە سپاسیان دەکەین کە پێشێشا شوێنیان دابین کرد دەستیان خۆش
بخويا وليدي وباشا شو لاقط ايدك يلامك لا بەڵێ بەڕێزان یاریەکە بەردەوام بە ئەنجامی 0-0 یاریزانیشی تیپیاسۆس دیارە هەستە بە میل سەلامەتی لەدان هێرشێکی تیپی ڕناس بۆ دەرەوەی گۆڵ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین خۆشحاڵین ئەمڕۆ لە خزمەتان بەردەوامین لەگەڵ هاوکارم بێستوونی ئیبراهیم خۆشحاڵین بتوانین یاریەکەتان بە شێوەیەکی باشتر بۆ بگوازینەوە ئەمڕۆ لە خولی نایابی ڕانیا
هەردوو تیپی ڕێناس و ئاسۆس پێگەیشتون. تەشکیلەی ئاسۆس بەم شێوەیە: جێگر جەبار، شڤان عومەر، محەممەد ئەحمەد، هەردی عەبدوڕەحمان، زانا عەلی، پێشەوە ڕەسوڵ، سەربەست حامید، محەممەد سەعید، ڕەوەس ئیبراهیم، هەرمان هەمزە، عوسمان عەبدوڵڵا. هەروەها پێکهاتەی ڕێناس دەشتی عەبدوڵڵا، محەممەد جاسم، حەمەیادە، شوانە سێوەدین، سەفین ئەمین، شاکار ڕەفیق، نامۆ سەلەم، بڕوا ماریۆ، سالار فاخر، مێدمەلا، هەڵشۆ حسێن. سالار فاخر، مێدمەلا، ئەمڕۆ لە دووەم یاری خولی نایەبی ڕانێدا پەیجی تەلەڤیزیۆنی ڕانی ڕاستەوخۆ یاریەکەتان بۆ دەگوازێتەوە. خۆشحاڵین کە وەکو تەلەڤیزیۆنی ڕانیە بتوانین سەرجەم یاریەکانی خولی نایەبی ڕانێتان بۆ بگوازینەوە. ومێد دەکەین لە داهاتوودا بە شێوەیەکی باشتر و بە کواڵیتیی باشتر یاریەکان بگوازینەوە. ئەمڕۆ دووەم یاری خولەکەیە. دوێنێ یەکەم یاری خولی نایەبی ڕانی ئەنجام درا لە نێوان لاوانی ئازادی و سەیوان کە بە ئەنجامی کۆتایی 2-1 لە بەرژەوەندی لاوانی ئازادی بوو. ئەمڕۆژ هەردوو تیپی ئاسۆس و ڕێناس بەرێک کەوتون. تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0. هێرشێک لەلایەن یاریزانانی تیپی ڕێناسەوە دەپسڕێنرێت لەلایەن یاریزانانی ئاسۆسەوە. لێدانێت بۆ تۆپی بۆ گۆڵی یانی ڕێناس، بەڵام بچێتە دەرەوەی یاریگا. سپاسکە لەگەڵمان بە پێی بتوانن شەیری لایڤەکەمان بکەن بۆ ئەوەی کە بتوانرێت زۆرترین خەڵک بیبینێت. دواتر سعات کاتژمێر 6 ئێوارە گەیمی یەکەمی یاریەکە لە تەلەڤیزیۆنی ڕانی نیشان دەدرێتەوە. هێرشێکی ڕێناس بەڵام دەپسڕێنرێت لەلایەن یاریزانانی ئاسۆسەوە.
پێکدادانێک بوو لە نێوان هەردوو یاریزانی ڕێناس و ئاسۆس بە ئومێدی سەلامەتی بۆ هەردوولایان. یاریکە بەردەوام بە ئەنجامی 0-0 تۆپ لە قاچی یاریزانانی تیپی ڕێناسدایە. لێدانیشی گۆڵێک بۆ تیپی ڕێناس. گۆڵ یەکەم بۆ تیپی ڕێناس لەلایەن بڕوا ماریۆ یاریزانی ژمارە 9. لە ئێستادا یاریەکە بە ئەنجامی 1-0 لە بەرژەوەندی تیپی ڕێناس. یاریکە بەردەوامە بە ئەنجامی گۆڵێک بەرامبەر بە 0 لە بەرژەوەندی تیپی ڕێناس. تۆپ ناڕاستی یاریگادایە
لەدانێکی درێژ بۆ یاریزان ژمارە 21 ژمارەیەکی زۆر هاندەر و ئارزومەندانی تۆپی پێ هاتوونە تا یاریگەی ئازادڕژ بە مەستی بینینی یاریەکە. بەمبەستی بەگرتنی پشوویەک و بەرزی پلەی گەرمە ناوبەژوانی یاریەکە بۆ چەند دەقەیەک یارێکی ڕاگرت. بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پەیجی تەلەڤیزیۆنی ئیرانیە لەگەڵتان بەردەوامین بۆ گواستنەوەی یاری نێوان ئاسۆس و ڕێناس کە لە ئێستادا ئەنجامی یاریەکە 1-0 لە بەژەوەندی ڕێناس. یاریکە بەردەوامە و هێرشێکی تیپی ڕێناس بۆ سەر تیپی ئاسۆس. کۆرناڵ لە بژەوەندی ئاسۆس دیارە ماڵی گۆڵ بوو.
یاری نێوان تیپی ڕێناس و ئاسۆس بەردەوامە لێدانێکی دەگەڕێنرێتەوە هێرشێکی بەردەوامی تیپی ڕێناس دەبینین بۆ سەر تیپی ئاسۆس گۆڵێکی جوان بەسەر لەلایەن تیپی ئاسۆسەوە لەلایەن زانە عەلیەوە ئەنجامی یاریەکە لە ئێستادا 1-1
گۆڵێکی جوان بەسەر لەلایەن زانە عەلیەوە یاریزانی ژمارە 20. لە ئێستادا ئەنجامی یاریەکە 1-1. گۆڵی یەکەمی تیپی ڕێناز لەلایەن بڕوا ماریۆ بە درێسی ژمارە 9 و گۆڵی یەکەمی تیپی ئاسۆس لەلایەن یاریزانی ژمارە 20 زانە عەلی. یاری بەردەوامە. سپاس کە تایسە لەگەڵمان لە گەیمی یەکەمی یاری نێوانی ئاسۆس و ڕێناز لە خزمەتانداین بۆ گواستنەوە یاریەکە. لێدانێکی بەهێز لەلایەن بڕوا ماریۆ بۆ ناو گۆڵی تیپی ئاسۆس، بەڵام لەلایەن گۆڵچیەوە گەڕێنرایەوە. فاڵێک لە بەرژەوەندی تیپی ئاسۆس، پەنارتی لەلایەن ناوژوانی یاریەکەوە، پەنارتیەک بۆ ئاسۆس هەژمار کرا. گۆڵی دووەمی ئاسۆس، تیپی ئاسۆس لە ڕێگەی پەنارتیەوە بوو. لە ئێستادا ئەنجامی یاریەکە 2-1 بۆ ئاسۆس.
گۆڵی دومی پەنالتیەکە لە ژمارە 98 عوسمان عەبدوڵڵا. لێستادا یاری بەردەوامە تۆپ لە یاری زانانی تیپی ئاسۆسە. گەیمی یەکەمی یاری نێوان هەردوو تیپی ئاسۆس و ڕێناس لە کۆتایی نزیک دەبێتەوە. لە ئێستادا ئەنجامەکە 2-1 لا بەرژەوەندی ئاسۆسە. سپاس کە تا ئێستا لەگەڵمانن بۆ گواستنەوەی یاری دووەمی خولینایە بیڕانیە. یاریەکە لە خولێکی کۆتایی نزیک دەبێتەوە. دوا بەدوای تەواوبوونی گێمی یەکەم لایڤەکەمان دەوەستێت، دواتر لە گێمی دووەم لایڤەکەمان دەست پێ دەکاتەوە. هێرشێک لایەن گۆڵچەوە وەردەگیرێت.
کۆرناڵ بۆ تیپی ئاسۆس بەکە لایەن گۆڵچەوە دوور دەخرێتەوە. تەلەڤیزیۆنی ئیرانیا خۆی خۆشحاڵ دەزانێت کە لەگەڵتان بەردەوامە بۆ گواستنەوەی یاریەکانی خولی نایەبی ئیرانیا. سوپاس بۆ پشتیوانە و پشتگیریتان. هێرشێک بەڵام لەلایەن گۆڵچەوە خرایە دەرەوەی یاریگا. لێستادا کۆرناڵێک لە بەشەوەندی تیپی ڕێناس. لەلایەن یاریزانی ژمارە 11 جێبەجێ دەکرێت. هیوا عەلی ناوبژوانی یاریەکە فیکەی کۆتایی گەیم یەکەمی دەدا. دواتر ئینشاڵڵا دەست پێکردنەوەی گێمی دووەم دێنەوە خزمەتان. سپاس کە لەگەڵماندا بوون. هەر ساغ و سەلامەت بن.